جا ئێستا میوانێکی نازدار و شۆخوشنگمان هەیە تۆ بیناسێنە. خاتو حسنا محمود وێنەکەش هونەرمەند دەستڕەنگین ینی هەرچی بڵین هەرکەمە ماشەڵڵا خۆت بەمجلە کوردیە جوان و ڕەنگە و ڕەنگانەوە زۆر بەخێر بێ. جەژنە پیرۆز بێ حوسناگیان. سپاسگیان. من سەرەتا پێم خۆشە لە خاکی خۆمە بە زمانی خۆم بەخێراتنتان بکەم. زۆر سپاس پێمان خۆشە. چەمەکەم لەگە تاوەدان کردنەوە بەڕاستی فرە پێویستە کەناڵی گیانی پسەشمە یاگو ئەچمێ بە کەساتری بژناسۆ مبارەکبایی جەژنی جەشمەی ئازیز و بینەرەوە شویستە کاش تاکەوینە هیوادارەنە خەمەکی شابا قوربانی شادیە کاشە. دڵمەڵەوتی جەژنتان پیرۆز بێ بەخێر خەمەکانیان بێتە قوربانی شادیەکانیان لەم جەژنی قوربانە ئیشاڵا بینەرەکانتان و خۆش. من زۆر باش تێ ئەگەم لە زاراوەکان بەڵام جورئەت ناکەمەوە بێڵم خەمیەوە ماڵم وەکو خۆیان حەقی پێنایم. گرنگەوەیە تێ بگەیت و باشە باواز لەوە هاژە چەند و شازانی بە هەورامی دەسە وەش بێ وەشم گەرەکی چەندی دیکە لەوانێ بی ئێستا بۆ منێ بەسکاتۆ پرسیارە لە سەر و چەمان باشەوانە ئەیتۆ من هیچ نازانم هیچیان نازانم ناوەڵە وشەکەم فێرکە حوسناگیان با بڵێ مەیزانم وەشە مسی ئەو تۆ نەوت ئەوە ینی گەرەکی شانە خۆشمەوێت خۆشمەوێت بڵم چی خۆشەوە وەشە میسیەی دێ وەشە میسیەی وەشە میسیەی تا وەشە میسیەی تا تۆش وەشە میسیەی تا باشە زۆر سپاس. باشە جا واز لە وشەکان بێنین ئەوە زیرەک نینتیا قەینا ئەسە باسی ئەو جلە جوانانەی تۆ بکەین ئەوە دەست و پەنجەی خۆتی پێوە دیارە خۆت نەخشاندوتە؟ بەڵێ جلەکان هەجلی کوردەواری ئەوەیە ماشەکان سەرکڵاوەکەشم سەرکڵاوی هەورامیانەیە دیزایانی هەورامیانەیە ئەم بەشی سەرەوەی کڵاوەکەم کە پێڵێن پرچکە باوەران پێڵێن پرچکە ئەمە لە قەدیمەوە ماوەتەوە ساخاوی ئاڵتونە شێوازی دیزاینکردنی کڵاوەکەش تقریبا 50 ساڵ 6 ساڵە دەبێت. باشە دیزاینکردنی سەرکڵاوەکەش ئەم لاگیر و ئەمە پێ ژێر چەنە چەناکە لاگیر و ئەمانە پێڵێن ئەوەی کە بە کۆڵوانەکەەوە هەڵدواسیوە من بە کۆڵوانەکەەوە هەڵماسیوە ئەمە پێڵێن کیسڵە بە هەورامی کیسڵدانەوە حەتۆکەی پێڵم بە حەتۆکەی پێڵەن وە بۆنی کیسڵی سمڵ و مێخەک و گوڵی یعنی ئەوەی تێکەڵەکرد جاران ژنان دوعایان تێکرد بۆی لە چاوی پیس بە دوور بن و خوابیان پارێزێت و وایە ئەو دیزاین دوعاکە شتێکی درە بەز هەورامی زیاتر بۆ ئیکسوارات بەکارێنەوە هەداکەم بشە ئینگلیزی بەکاربێن بۆ خشل بەکاری هێناوە ڕازانەوە زیاتر ئەمە نەتەنها شتێکی دەزڕەنگینە بگرە شتێکی ژینگە دۆسیشە لەبەر ئەو سەرپارچانەی کە ئەمێنێتەوە لە خاتەکان ئەو شتانەیە کە ئەکێ فڕەبرێنە ژینگەوە پاچە قماشە چەندین ساڵ لە ژینگە شینە بێتەوە و ژینگە پیسکات ڕاستەکە شتێکی لەم جۆرە لە دروست بکرێتەوە و بتوانین بەکاری بهێنین. وڵا دەستان خۆش بێ ئەنجا حوسنا ئەوەم پێ بڵێ کە دۆخی ژن دۆخی ئافرەتان لێرە چۆنە تا چەند دەستی باڵایان هەیە لە کاروبارەکان چونکە لێرە پێم وابێ یەکەمین بەڕێوبەری ناحیە لێرە خات و ئەوەی نوخشاوەی کە ئێستا پارێزگارە بەڵێ ئەو بەڕێوبەری ناحیە نوخشەناسە و ئێستا خات و خێڵان هەروەها بە هەمان شێوەیانی پێم بڵێ کە ڕۆڵی ژن چۆنە لێرە لێرە ڕاستی ڕۆلی ژن لە هەورامان لە حەڵەبجە بەعام ڕۆڵێکی زۆر باش و باڵیان هەیە ئافرەتان تاراخانمان هەیە نوخشەخانمان هەیە خێڵان لە عادی لە خانەوە بۆتان ماوەتەوە ئیتر لە ئەمانە پێشتە سەرۆکی شارەوانیمان کێستان خان بۆ کەمانە هەمووی دەورێکی باڵا و زۆر باش و کاریگەریان هەبووە کە هاوکاری خانمانی شاری هەڵەبجەیان کردووە بە گشتی بە تایبەتیش مەنتیقەی هەورامان وەکو ئەگەر لەسەر دۆخی ژنانی هەورامان قسە بکەین هەورامیەکان هەر لە کۆنەوە هەتا ئێستاش بە شێوازێکی جیاواز پێشتر هاوکاری هاوسەرەکانیان بوو لە باغداری لە کشت و کاڵە بمونە گوێستەکان و توچنینەوە دروستکردنی دۆشا و ڕوبە هەنار دروستکردنی بەرە خۆماڵیەکان لە باخەکانی خۆیان ئەمانە هەموو هاوکاری هاوسەرەکانیان بوون و دەورێکی باشیان هەبوو باشە خانمانی هەورامان لە ڕووی دارایی ماڵەوە چۆنن یعنی دارایی ماڵیان بەدەستە؟ حەزەکەم لێرە لە کەناڵێکی شتەیە دەستەواژێک هەیە لە ناو سۆرانیەکانە من بەڕاستی
کە پێم ناخۆشە کە لەگەڵ ڕێزم هەندێکتان بەڵێن هەورانەکان ڕەزیلن نازانم ئەگەر بیست بێت منەوە منە بیستوە پێم خۆشە لێ ڕوونکردنەوەیە بم ئەمە ڕەزیل نین ڕاستی ئێمە پلانی دارایی بە قوتمانێ شتێک کە بەدەستێنین بە ئاسانی لە دەستی نایە قەدری ئێزانین نرخی ئێزانین بۆ یەکەم وادان کە کەسێ شتەکە بە نرخەوە ئەیێنە کەسێکی تر بە ڕەزیلمان نەزانین زیادە ڕۆیی ناکەین لەو شتانەی کە هەمانە بۆ سۆرانیەکان پێمان ئەمە هەر پەیوەندی بە سروشتی ناوچەکەشەوە چونکەوەنە بە سەختی بەدەستی هێنن هەر بە هەمان شێوەش ئەستەم لە دەستی یان بەکاری هێنن بە سەختی بەدەستمان هێناوە بۆ نرخی ئێزانین بە سەختی بە ئاسانی نایێنە کەسێکی تربیەوە بۆ سۆرانیەکان وازانن بابەتە بێنە با باسی شتێکی تر لێرە ئێستا ئافرەتان زیاتر بە چی سەرقاڵن باخداری یا کاری ماڵەوە یان وەک تۆ خەریکی هونەر و کاری دەستی و زیاتر بە چی سەرقاڵن ئێستا وانی کە لە گوندەکانان هەر وەکو جاران هاوکاری هاوسەرەکانیان لە باغداریکردن گشت و کاڵ و ئەم شتانە ئەوانی کە لەو شارەکانیشن بە شازێکی تر هاوکاری هاوسەرەکانیان لە ئیشکردن لە دەرەوە لە کافەکانە لە ڕێستۆرانتەکانە دوکانداریەکان هەنە ئیشی ترەکان کە بە هەمان شێوە هاوکاری هاوسەرەکانیانن لە ماڵەوە هەروەها لە پەیوەندەکردنی ماڵیشا لە بەڕێکردنی ماڵی شار هاوکارن بۆیە ئەوانش کە لە ئێران هەستەکەم دەستڕەنگی زۆرمانتیە وەختنەوەی کە خۆم لە وارە کارەکەم و تۆ خۆت لە چی کارەکە ینی من خۆم بەرپرسی بەشی ژینگەم لە ڕێکخراوێکی ژینگەی لە شاری هەڵەبجە ڕێکخراوی نوێ بە شانازیەوە لە بواری ژینگۆ ژدانا کارەکەین کە خزمەت بۆ دووبارە ئەکەین ئێتێ ڕۆژانە چنە گوندەکان بزانین کێشەی ئافرەتەکان چۆنە کێشەی خانمان چیان پێویستە بۆیان دابین کە سیمیناری هوشیاریان پێشکەشەکەین لە ڕووی لە ڕووی ڕێژەی توندوتیژیەوە لە ناوچەکە توندوتیژی بەرامبەر ژنان لە چه ئاستێکە منطقەی هەورانمان لاستێکی یعنی زۆر نزمایە ئەوەنێ ینی لە چاو شارەکان ئەوش بەکەکومی تۆمار ناکرێ یان بەڕاستی نییە ساردە ئەسابیشمان ساردە شتە منطقەی گەرمیان چکە جەوەکە گەرمترە ئەسابەکان گەرمترە ئەوەش کاریگەری هەیە لەسەر هەرواتۆ لە شوێنێکی ناو باخێکابی لە سوشتێکی ئارامەبی کەمتر حالەتی دەرونی ڕوویا کە عساب بدوێت و توندوتیژی بەرامبەر کەسێکی تر بکەیت یعنی هەورامیەکان تۆڕە نین نانە عسامان زۆر سادە زۆر شتێکی باشە بێگومانەی بۆیە دایمە گۆرانیان بۆیەت حیف نێم سوشتە جانەمان هەبێت و تووڕەوی ئۆکسجینێکەوە نە باش وەرەگرن سەرکەوتوو بن کارەکانی خۆتم بۆ باسکە و تابلویانێکەی نەخشێنی زیاتر لە چ ڕوویەکەوەیەوە بە چ یاخود با بڵێن ستایلە کارەکەی اینجا ئەوەی کەوتم من لەو ڕێکخراوە کارەکەم هەروە ئەندامی بۆ دووڕاوێژکاری ژینگەیشم لە محافەزەی هەڵەبجە هەروە 15 ساڵیشە من لە بواری هونەری ڕسایکلین کارەکەم هونەری دووبارە بەکارهێنانەوەی ئەو کەرەستانەیە کە فڕێ ئەدرێنە ژینگەوە ژینگە پیسەکەن من بە پێتوانم خۆیانەکەمەوە و کاری هونەریان لە دروستەکەم نزیکەی 5 ساڵیشە خەوانی گەلەریکی تایبەت بە خۆمم کە لەم گەلەریە من ڕۆژانە لە خەڵک ئەو شتانی کە فڕێ ئەدرێن بە منە سەعاتێکی شکاوە گڵۆپێکی سوتاوە پاچە مقەبایەکە تەختەیەکە یان قوماشێکە لای خەیاتەکان خۆیەکەمەوە یانەوە کەسانێک کە جلوبەرگەکانیان بەکاری هێنن و لە برێ کە فڕێ بەنە ژینگەوە من کوانەکەمەوە بە شازێکی دیزاینیانەکەمە بۆ تابلۆکانم بەکاری هێنم بەم جۆرە بەرداوام 15 ساڵە من لەو بوارەیە کارە ئەمە ئەو بکەینەوە بزانم ئەوە چییە ئەمە دیاری تایبەتی منە ئەمە یەکێکە لە بەرهەمەکانی تۆ بەڵێ ئەمە بە دووبارە دەستخۆش یعنی تۆ لێرەش بیرت لە ژینگە دۆستی کردوتەوە هەستەکەم و پارچە قوماشانەی بەکارت هێناوە بەڵێ ئەمانە هەموو ئەو پارچە قوماشانە کە فڕێ ئەدرێنە ژینگەوە من دووبارە بەکاریانێنەوە بۆ دروستکردنی تابلۆکانم بۆ نمونە سەرە پارچە جلی کوردیە قوماشی پەردەیەکە کە ئەمێنێتەوە لە پەردەی ماڵێکە لە بێکە فڕێ چکە ڕاستی ئەو جۆرە قوماشانەی کە یەنە کوردستان زۆربەی زۆری ڕژێکی زۆر پلاستیکی تایە کەمێک ئاوا ڕووی بسوڕێنە بۆ کامێرە بۆ منە ئەگە ئەم پارچە قوماشە فڕێ بێنە ژینگەوە لەوانەیە بە 50 ساڵ شی نەبێتەوە لەبەر ڕێژەی زۆری پلاستیک لەناو جۆری قوماشەکەیە ئێستاش خەڵکەوەنە هوشیان نییە کە بگەڕێ بە شوێن
جۆرە قماشێکە کە خام بێت ینی ڕێژە پلاستیکی کەمتر بێت زیاتر بە شێوەی مۆدێل و براندەکان ئاگارە بیلۆ ناکاتەوە چی باشە بۆ ژینگە با منەوە ئیسفادە بکەم یان پێی عیبە جارێکی تر دووبارە سێبارە جل بەکاربێنێتەوە لەبەری کاتەوە بۆ هیچ کام لە بەرهەمەکانت بووتە سەرچاوی داهات بۆت و وای کرد بێ سەرنجی گەشتیار ڕاکێشێ هەم لە ڕێگەیەوە کللتورەکەی خۆت بناسیێنی بە گەشتیارێک من کە ئەچمە شارێک لە دەرەوەی وڵات ڕاستەخۆ سمبولیە وڵاتە هێنمەوە هەوڵت داوەتەوە کارە بکەیت ڕاستی من لە شوێنە گەشتیارەکان تا ئێستا دەرفەتی ئەوم نەبووە کە تابلۆکان من مایشکەم بەڵام من ساڵانە پێشانگای تایبەتی خۆم هەیە خاوەنی 6 پێشانگای تایبەتی خۆمم کە هەر پێشانگایەکم تایبەت بە جۆرە لە پاشماوەکان بۆ منە پێشانگایەکم تایبەت بە باشە ئەگەر من لێت پرسم پێشنیار بکەیت بۆ وەزارەتی ڕۆشنبیری بێ لایانی پەیوەندیدار بێ کە سونبولێک دروست بکەن بۆ نمونەکە گەشتیارێک گێتە ئێرە لە هەموو شوێنەکان دابنرێت وا بێت حەسکات بیکڕێ بۆی کە ڕۆیشتەوە بڵێ من چوومەتە بیارە زۆر جار خۆمان ئەو سنبولانەمان هەیە ئەین لە سەلاجە یان لە شوێنەکانی دیکەی وڵاتەکانی دیکەمان هەیە تۆ گەر بە تۆ بڵێم پێشنیار بکەی چی بیارە دەستنیشانەکەی کە بکرێ بەو سنبولە ڕاستی من لەرۆ پێشنیارەکەم بۆ چاخان بەڕێوەبەری گەشت و گوزار کە بەڕاستی خانمێکی زۆر لێ هات و ئیشکەری و دڵسۆزی گەشت و گوزارە دای لە یەکەم سوچێکی ئەم بازاری بیارە یان ئاوەسەر کە شوێنێکی گەشتیاری نام دوو سنوورە لە منتیقەی هەورامانە شوێنە دابین کە بۆ فرۆشتنی بەرهەمەکانی خانمانی دەستڕەنگینی منتیقەی هەورامان ژمارەتان زۆرە خاتو حسنا ژنانی دەستڕەنگین لێرە بەرهەمەکانتان کارە هونەریەکانتان زۆرە بەلا خانمان زۆرە یعنی ئەوانەی کە چەش لە نەرێکی زۆر بتوانان خواردنی هەورامیانە دروستەکەن خواردنی کوردەوایانە دروستەکەن ڕاستی حیفە بۆ منە گەشتیارە گێتی ئێرە فاسفود بخوات هەشتێکی زۆر ناشرینە بۆ کولتوری هەورامی بێتە لێرە فاسفود پیزای تایبەتی خۆتان هەیە پیزای تایبەت بە خۆمان هەیە بێگومان ڕۆنی تایبەت بە خۆمانمان هەیە ئەم هەموو بەرهەمە خۆماڵیانەمان هەیە باخە جوانانەمان هەیە ئەکری ئەمانە بن بەدا هاتە بۆ خانمان بۆ منە بۆچی خاوەن دوکانێکی ئێرە ئەچێتە وڵاتی ئێران کەلوپەلی جوانکاریێنێ با لەرە نەکانی خانمەکانی خۆمان لێوە دێتەوە بۆی بفرۆشێتەوە یان سوچێکی دوکانەکەی با بە خانمێکی دەستڕەنگین بتوانێت بەرهەمەکانی بفرۆشێتەوە ئەمە هەمە بێتە ناساندنی شوێنەکە هەمەوەی کە نیشانەیەکە بۆی تۆ گرنگی بە خانمەیەتی گرنگی بە دەستڕەنگین و کولتور ناساندنی کولتوری شوێنەکەتەی مەداوا لە چاخانەکەم کە بە پرسیارێتە بگرێتە ئەستۆ بتوانێت چۆن ئێرەیت بە جوانترین شوێنە ڕەخستووە ئیش لەسەر ئەو بابەتە بێگومان ئەوەی کە ئێوایڵێن بۆ خزمەتکردنی ناوچەکەی خۆتانە و هەروەها بۆ ڕاکێشانی زیاتری سەرنجی گەشتیارانە تاوەکو دێنە ئێرە ینی کارەکانی ئەوە ببینن وە کاژەش باسی کرد کە گرنگە کەسێک دێتە ئێرە بەدەستی بەتاڵ نەڕواتەوە شتێک لەگەڵ خۆی بباتەوە کە هەر کاتێک تەماشایەکات بیاری بیرکەوێتەوە یاخود ببێ بە سمبولی ناوچەکەی ئێوە بۆ ئەوەی کە بە خەڵکی بڵێ من چوومەتە ئەم شوێنە و ناوچەیەکی گەشتیاری هێندە خۆش بوو ناوچەیەکی شاخاوی سەخت بوو کە خانوەکان ماڵەکان لەنێو شاخەکان دروستکرا بوون بە چەندین پلیکانە ئابوو سەرکەویت و ینی ئەو دیمەنانی کە ئەمڕۆ ئێمە خۆمان تیا ژیان بینیمان جارێکی تر زۆر بەخێراتت دەکەن خاتە حسنا دەستەکانت خۆش دیاری منیش دیارێکی هەورامیانەی تایبەت بۆ ئێوەی گوڵ زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس دەست خۆش هەمیشە خانمانیش ناڵم بەدەستی بەتاڵ بڕۆیتەوە زۆر سپاس لای من زۆر بە نرخە زۆر سپاس چۆن داینی دەستکردی تویە ئەمە هەم بۆ جلی کوردی زۆر جوانە بەڵام ئێستا دەرەوەش توانی بەکاری جاسون بۆنی مێخەکی لێ ئەمە سەمڵە تێکردووە مێخەک بەڵێ گۆڵیش زۆر جوانە من زۆر لە جلی کوردی ئەم بابەتانە ئەمە هاوکاران ئەڵێن بۆ ئێمەشی بێنەوە ئەمە هی خۆمە من نایم بەکەس منیش ناتوانم ئەتوانم چەند جارێک بیان نەمێ قەینا لەگەڵ لە کوردەکان کچەکانی دیکە بەشی سۆڤانەیە زۆر جوانە دەستەکانە خۆش بێ جارێکی تر بەخێر بێ کاتێک ئێمەش جوانتر کرد بە وجلە کللتوری و کەلەپوریە جوانەی کە هاتی بە هیوان کە ببیتە نمونێکی جوان بۆ زیندووکردنەوەی کللتوری ناوچەکە و هەروەها کوردستان و خانمانی داهاتوش سپاسانەکەن سپاس بۆ میواندارەکەتان بەخێر بێ سەرچەو هاتنتان بۆ ئێرە ئاوادانتان کردەوە ئێمە باەتی خۆمانیە زانین زۆر سپاس بۆ تۆش زۆر دەست خۆش.